کاتێک کە ئاچن بۆ ئەوێ تەواان تێڵێن ئەوە خێزانەکە چاوەڕێ دەکا یاخود ئەوە مێردەکە چاوەڕێت ئەکا بۆ ئافرەتی کە بەهەشتی بێ چێتۆ ناو بەهەشت. کاتێک کە ئاچێتە ناوە کۆمەڵێ ئافرەتی جوانە بینێت یا کۆمەڵێک ئیتر ئەجلێکیان لەبەریا جوانێکیان نەیەڵی مانگ و ئەستێرن ئەڵێ ئەوە کامیانەوەکەی منە خێزانی منە پێڵن کاکە ئەمانە خزمەکاری خێزانەکەی تۆن. ئاێ مسافەی کە تێپەڕێ بەم باخ و باخاتانەیە کۆمەڵی کابینێ هەر ئەوانی کە هیچ نەبوون لە چاویە ئەڵێ ئەی ئەمانە کامیانە ئەڵێ کاکە ئەمانەش وەسیفەی خێزانەکەی تۆن. کاتێک ئاگاتە ئەوێش ئیتر مەگەر خوا بزانێ ئاوا بە چەندی بە تاکو ئەچێڵن خێزانەکەت ئەوە تا لەو ماڵەیە یاخود ئەگەر ئافرەت بێ ئەوە مێردەکەت ئەوە تا لەو ماڵەیە چاوەڕێ دەکات. طبعا زۆرجار پرسیارم لێ کردن بەنسبەت ئافرەتان و خوشکانەوە ئەوان چیانێ خوای گەورە حۆریان ئاەتێ بە پیاوان لە بەهەشتا. طبعا خەڵکی بەهەشت شەڕیانە لەسەر ئافرەتی دنیایی چونکە ئەوەی کە لە دنیایە هەج ئافرەتێ چوو بێتە بەهەشتەوە ئەمەندە جوانە بێت کە حۆریەکانی بەهەشتیش ئەوەندە جوان نین لەبەرەوە شەڕە لەسەریان ئەوان کەمیشن سوبحانەڵڵا ئافرەت کەمە چێتە باشتەوە. بە نەسی حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم سەری جەهەنەمم کرد زۆربەی ئەهلەکەی ئاگر بوو بەس ئەوەی کە ئاچێتە بەهەشتەوە شەڕە لەسەری ئەگەر مێردی خۆی هەبوو لەگەڵ مێردەکەی خۆیان ئەمەندە مشتاقیەکن بە یەک بگەنەوە لە ڕیوایەتێکا دیومە سوبحانەڵڵا لە ژن و مێرد کە بە یەک گەگەنەوە تەمەنیان لە دنیا چەند بووە ئەمەندە ساڵ باوەشەکەن بە یەک هێشتا یەکتریان بەرنەیاوە لە خۆشیەوەی کە بە یەکتر شادەبنەوە لە دوای ئەو هەموو خەفەت و ناخۆشی کە لە دنیا بەسەر هاتوو. ئینجا هەرێکیان بە جوانیە گەیشتووە بە پلەیە گەیشتووە کە ئینسان تەسەوور ناکات. لە دوای ئەوەی کەوا ئەبرێنە ئەوێ ئەگەر باسی وردەکارەکانی بەهەشت و ئەمانە بکەین یعنی حسابەکە زۆر گەورەیە من حەزەکەمش بەس شتە ڕئیسەکانی ناو باشتان بۆ باسکەم چۆنە. ناو بەهەشت قەسری زۆر گەورەی تایە داری تایە باخی تایە ئاوی تایە جارێ بەهەشت چوار بەحری تایە شەمەکانی بەهەشت لەم چوار بەحرەوە سەرچاوە ئەگرن دێنە خوارەوە بەحرێکیان ئاوە بەحرێکیان هەنگوینە بەحرێکیان شیرە بەحرێکیان شەرابە. ئەمانە هەر هەموو چەمیان گرتووە لە فردەوسەوە لە ژێر عەرشی خواوە هەڵەقڵێن دێنە خوارەوە بەسەر بەهەشتەکانە تەوزیع بن. بەهەشتیش سوبحانەڵڵا عادەتی وایە یاخود خوای گەورە وای دروست کردووە ناوەڕاستی بەهەشت لووتکەی بەهەشتە ناوەڕاستی بەهەشت لووتکەی باشە جای تر چۆنە نازانم وەکو هەڕەمە بەعەکسی هەڕەمەوەیە بەڵام ناوەڕاستەکەی لووتکەی بەهەشتە. لووتکەی بەهەشتیش لە ژێر عەرشی خوایایە لەوێ شەو ڕۆژ نییە هەتاو نییە سێبەر نییە بە معنای سێبەر وەتاوێرە خەو نییە کەس ناخەوێ خەو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویە برای مردنە خەڵک لە هیلاکی یاخەوێ لەوێ کەس هیلاک نابێت تا بخەوێ. لە ڕیوایەتێکا هاتووە ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویە زەلام هەیە ئاوە شانی دایەوە لە بەهەشتا سەیری باخ و باخاتەکەی بەردەمیەکا موڵکەکەی ئەفەرموویە قەسەم بەخوا 70 ساڵ تاقەتی نییە شانی بجوڵێنێ 70 ساڵی دنیا ئەمەنە ئیسراحەت و خۆشیە چ باخێک ببینێ. جارێ ئەڵێ باخی وای کە ئەڕۆیتە ناوە مناڵی بچووکی جوان جوان ئەمانەی دنیا نین بەهەشتین مناڵەکانی دنیا ئەگەر مناڵی دنیا کە مرد بێت کاتێک کاچێتە بەهەشتەوە ئەویش ئەوریە بێ بە 33 ساڵ ها بۆ معلوماتان بە مناڵی ناچێتە باشت ئەویش گەورە بێ چ پیا و چ ئافرە دەبێ بە زەلامێکی گەورەی تەواو ئینجا ئەچێتە ناو باشتەوە بە 33 ساڵی ئەچێتە ناو بەهەشتەوە. بەس ئەو منداڵانەی ئەوێ مناڵی بچووکە ئەڵێ مروارین هەڵوەریون ئەوەتان لەنا ئەم باخ و باخاتانەیە ئەمانە خزمەت دەکەن خۆیان بەهەشتین خەڵکی دنیا نین خوای گەورە بۆ ئەو دروستی کردوون ئەمگە جوای سار دڵیان پێکرێتەوە ئەمانە خواردنێنن ئاو دێنن خزمەت دەکەن فەرمووەکەن وەکو چونکە پاشاکانی دنیا بینی هەموو عالەماوە دەستی بە سنگەوە بۆ گرتوون ئەچێتە حەمامەوە ئەڵێ 2000 جارێ بەس خاولی بۆ گرتووە ئەبێ مەلیکەکان و پاشاکانی ئەو دنیا کە خوا ڕێزیان لێ بنێ ئەبێ چ دەسەڵات و چ حورمەتێک و چ ڕێزێکیان هەبێت. بۆتان باس بکەین کەمترین کەسی بەهەشت کاچێتە ناو باشتەوە بۆی لە وەزعەکە تێبگەن شایانی ئەوە نییە خوا قەسری باتێ شایانی ئەوە نییە ماڵیشی بەنێ خێمەیەکی هێنێ کەپرێکی هێنێ لە باشتا. ئەم کەپرا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ 60 دانە میل بە ئاسمانە بەرزێکەیەتی 60 دانە میل کاکاتە دەوری 100 کیلۆمەتر 100 کیلۆمەتر بە ئاسمانە بەرزێکەیەتی. خوازانێ پانیەکەشی ئەفەرمێ لە جابیەوە بۆ بادیەیە لە وڵاتی ئەردەنەوە بۆ وڵاتی یەمەنە پانایەکەی مەگەر خوا بزانێت چی ژووری ئەملاو لاو قاعی گەورە و شتی جوان و ئەفەرمێ یەک بەردی یەک بلۆکی کە لێی دروست کراوە لێ بکەیتەوە بێنیتە سەر دنیا تیشکی خۆر و هەموو ئەسێرەکانە گیرێ لە جوانەکەیە
ئەمە کەمترین کەسە کە چۆتە دوایەوەی کە لە جەهەنەم هێناویانەتە دەرەوە ئەی خەنە بەهەشتەوە خوا ئەمەیەیاتێ بە درێژایی 2000 دانە ساڵ سەیری مڵکی خۆیەکان پیاوە وتیان ئایا ڕەسوڵ الله ئەی ئەوانەی سەرەوە بێت چی بن ئەوانەی دەرەجەیەکەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی خوای گەورە ئەوانە ئەمەندەی داونەتێ شتانێکی یاوە بۆوان ما لا عین رأت ولا ئوذن سمعت ولا خطر على قلب بشر نە هیچ چاویشتی وای دیوە نە هیچ گوێشتی وای بیستوە نە بە خەتەرەش بە دڵی کەسا دێت ئەمانە پۆل پۆل ئاوا ئەبرێن بۆ بەهەشت هەرێکە و ماڵەکەی خۆی جابزانە ئەمە کەپرەکەی خوارەوە بوو ئەبێ قەسرەکانی سەرەوە چۆن بێ سبحان الله باسی هەنگێ غورفەمان بۆکە هەنگێ قەسرمان بۆکە قات لە سەریەک پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ پەڵە هەورە بە ئاسمانەوە ئەوانەی خوارەوە ئەڵێ خەڵک چۆن سەیری ئەستێرەیەکی گەشەدارەکەن بە ئاسمانەوە ئەوانەی قاتەکانی خواری باشتەوە ئاوا سەیری ماڵی دەوڵەمەنەکانی بەهەشت دەکەن با بڵێین دەوڵەمەنەکان ئەوانەی کەیتر پلەی بەرزیان هەیە لە بەهەشتا ئەوانەی خوارەوە چۆن ئێمە لە دنیا سەیری ئەستێراکەین ئەوانیش ئاوا سەیریانەکەن ماڵەکانیان بە ئاسمانی باشتا ئەدرەوشێتەوە ئەمەندە جوانن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شەفاعەتی ئەو دەرگای بەهەشت دەکرێتەوە لەخوا ئەپارێتەوە لە دەرگای بەهەشتدا ئەڵێ محەممەد وادم داوە بەغێری تۆ نەبێ کەس دەرگای بەهەشت ناکاتەوە دەرگای باشتی بۆ ئەکرێتەوە ئەچێتە ژوورە و ئومەتەکەی وەکو عەرزم کردن یەکەم ئومەتە لەسەر پردی سیڕات ئەپەڕێتەوە یەکەم ئومەتە حسابیان نەکرێ یەکەم ئومەتیشن ئەچنە باشتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئومێدم وایە بە سەحابەکانی فەرموو چواریەکی ئەهلی بەهەشت ئێوە بن لەوەتی خەڵک هەیە هەتا قیامەتیش لەناو هەموو ئومەتەکانی هەیە هەموو خەڵکی بەهەشت بکەن بە چوار بەشەوە بەشێکیان لە ئێوە بن وتی ئومێدم وایە چوارێکیان لە ئێوە بن مسلمانەکانی سەحابەکانیش الله ئەکبەریان کرد لە خۆشیە تۆزێک کە سەری دانەوان دیار بوو وەحی بۆ ئەهات جوبریل لەگەڵ بوو وتی ئومێدم وایە سێیەکی ئەهلی بەهەشت ئێوە بن یعنی هەموو خەڵکی باشکی بە سێ بەشەوە بەشێکی لە ئێمە بن ئەڵێ مسلمانەکان سەحابەکان الله ئەکبەریان کردەوە لە خۆشیە دوای تۆ زەیکەوتی بەخوا بێ ئومێد نیم ناومێد نیم لەوەیە کەوا خوای گەورە ڕێک نیوەی بەهەشت لە ئومەتی من بێت یعنی خەڵکێکی زۆر چونکە ئێمە ئومەتی تەوحیدین ئەوەی لەو ڕۆژەیە شەریکی بۆ خوا پیا کردێت تیا چووە ئەم مەسیحی و ئەم جوولەکە و ئەم خەڵکانی ئەمڕۆ هەمووی بەوە واز لە گوناحەکانیان بێنە واز لە گومڕایی و سەدە شێواویان بێنە کەسی نامرێ بەبێ ئەوەی شەریک بۆ خوا پەیانەکە ئەوانە ئەڵێ ئیسا کوڕی خوایە ئەوانە ئەڵێ عوزەیر کوڕی خوایە ئەو گایەکی کردووە بە شەریکی خوا و بوزای کردووە بە شەریکی خوا ئەوی کە هەر ئیمانی بەخوا نییە ئەم ئومەتانەی پێشوو هەموو بتیان پەرستووە ڕەحمەتی ئەم ئومەتە لەوەیایە کەوا شەریک بۆ خوا پەیان ناکەن جا براکانم بیکەن بە خاتی خوا ئەگەر ئێمەش کەوتینە گوناحی شەریک بۆ خوا پەیاکردنەوە ئێمەش وەکو ئانین بەس شەریک بۆ خوا پەیانەکەی لە قیامەتە هەرچەند مەحتەمی هەر نەجاتت دەبێ بەڵام بە موشریکی بڕۆیتەوە دیوانی خوا بە کافری بمریت بڕۆیتەوە دیوانی خوا ڕەحمکردن نییە بەزەیتیان نییە باش با زۆر نەڕۆینە ناو بەهەشتەوە لەو زیاتری سەدی لەوە سەری بەڵام با لەم لاشۆ ببینین جەهەنەمەکان یەک خوا پەنامان بەفڕیانێنە ناو جەهەنەمەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قەسەم بخوا بەرد بخرێتە خوارەوە لە جەهەنەم لە ئەوەڵی جەهەنەم بە 70 دانە ساڵ ناگاتە بنەکەی کە بەر بێتەوە ناوی ئاگری جەهەنەم ئەم ئاگری دنیای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ بەشێکە لە 70 بەش لە ئاگری جەهەنەم یعنی ئاگری جەهەنەم 69 بەشی تری زیاترە بەسەرم ئاگری دنیایە کە ئەگەر هەر ئاگری دنیاش بوایە بەس بوو بەڵام 69 بەشیکەی زیاترە بەسەر ئاگری دنیایە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ قەسەم بخوا ئەگەر ئاگری جەهەنەم وەکو ئاگری دنیاوە بوایە خەڵکەکەی تایە خەوت بەڵام ئاگرێکە مەگەر خوا خۆی بزانێ وەقودها الناس والحجارە سوتەمەنیەکەی ئینسان و بەردە پێکەوە ئەکوڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کافر لە جەهەنەمە خوای گەورە جسمێکی هاتێ بچمێکی هاتێ ئەفەرمێ بەس کەڵبەی دانی بەقەی کێوی ئوحدی لێ دێ ئەفەرمێ ئەستوری پێستی 3 ڕۆژە ڕێیە بەس ئەستوری پێستی بۆی تەحملی ئەو عەزابە بکە ئەفەرمێ خوا لە قورئانە كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب ئەفەرمێ لەگەڵ پێستەکەی سووتان نایڵم بگاتە دەمار و ئێسقانەکانی یەکسەر پێستێکی کەیەکە من بە بەرابۆی ئەو عەزابە بچەژێ چونکە دەمارەکانی هەست هەر هەمووی لەناو چیایە لەناو پێستەکەیە نایڵێ بگاتە ئێسک و پرووسکەکەی یاخود بگاتە ناخەکەی هەر لەگەڵ پێستەکە سووتا هەنگە لە زانایان ئەفەرموو قەسەم بەخوا لە